پیرۆستان بێ بە دەردی کوردواڕێڵە پیر و خەڕۆبن بێکەوە زۆر سپاس دکتۆرجان ئەمێ سەرەتا خۆت بناسێنی و دواتر پێشم بڵێ چۆنم خاتونە جوانە دۆزی و لە ڕوسیا و هێنات و ئەم شێش خەنەبەندانت بۆ کرد سەرتا زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ تەلەڤیزیۆنی کوردستان 24 ئەوی ڕاستی بێ من ناوم دڵسۆز جەلال حوسێنە خەڵکی هەورامانم خەڵکی دەرەقی سەرم لە خوار بیارەوە بە چەند کیلۆمەترێک 2 کیلۆمەتر خوار بیارە ڕاستی بۆ ناساندنی ئەم خاتونە جوانە یولیا لە ساڵی 2007 بوو من بۆ خوێندن ڕۆشتمە ڕوسیا بۆ خوێندنی دکتۆرا ئیتر ئەو لە ڕێگەی کە کاتێ من دەستم کە دەخوێندن خوێندەکەم بە زمانی ڕوسی بوو بۆیە دەبێت بۆیە دەبوو یانە زمانی ڕوسیم باش کەمە تاوەکو بتوانم بخوێنم بۆ مەبەستەش چیم کرد یانە تەنها هەستم کرد تەنها لە ڕێگەی خوێندنی کولیە و ئەم شتانەوە ئەوەندە بەز نییە پێویستەکە پراکتیسی زمانکەی لەگەڵ خەڵکی ڕوسیا تێکەڵبی لەگەڵ یانە بۆیە لە ڕێگەی بەرنمەیەکە بۆ پێڵێن هەلو تۆڵک ئەو بەرنمەیە بۆ فێربوونی زمانە ڕاستی منیش لە ڕێگەی و بەرنمەیەوە پەیوەندیم بە نەشت بینی بوو ناشم بینی بوو بەتاتن یانە بەس لە ڕاستیاتر لە ڕێگەی و پرۆگرامەوە گەڕام یولیا هاتە سەرخات نامم بۆ نرد ئەویش بە شوێن کەسێک ئاگەڕا کە زمانی ئینگلیزی بزانێ بەبەردێ دوو چۆلاکە کوشت هەم فێری زمانەکەش بووی و هەم خانمێکی جوان شێناتەوە ژیانتە ئجا بەتاکید ئەگەر ئەو خانمە نەبووە بەتاکید من فێری ڕوسی داوە بووم بەتاکید دەبێت زۆر سپاسیکە یولیا say something about yourself یولیا هەندێک باسی خۆت بکە ئەو چۆن بڕیارتدا هاوسەرگیری لەگەڵدا بکەیت من خەڵکی ڕووسیام بەڵێ هاوسەرگیریم لەگەڵ کوڕە کوردێک کردووە کە خەڵکی کوردستانە لە ڕاستیدا لە لادەیەکی بچووکی ڕووسیا لەدایک بووم بەڵام لە یەکێ لە شارە گەورەکانی ڕووسیا خۆشەویستیەکەمان ڕوویدا و هەر لەوێ چاوم بە دڵسۆز کەوت پرسیارێکی جوانە کە دەپرسیت چۆن بڕیاری هاوسەرگیریتدا ئەتوانم بڵێم لە سەرەتادا دەستم کرد بە گفتوگۆکردن و پەیوەندیکردن بۆ مەبەستی خوێندن و فێربوون من دەمویست ئینگلیزی فێر ببم و دڵسۆزیش دەیویست زمانی ڕووسی فێر بێت هەروەها ئێمە هیچ پلانێکمان بۆ هاوسەرگیری یاخود پەیوەندی خۆشەویستی وەک عاشق بوون نەبوو ئێمە تەنها دەمانویست یارمەتی یەکتری بدەین بەڵام بەدەستی خۆمان نەبوو تەنها شتێک بوو ڕوویدا پەیوەندی بە هەستمانەوە هەبوو چۆن لە سەرەتادا هاوڕێی یەکتری بووین پاشان هەموو ڕۆژێک پەیوەندیمان پێکەوە دەکرد هەموو کاتێک زانیاری نوێمان بە یەکتر دەدا دەربارەی ژیان و گوزەرانی یەکتر ئەو پرسیاری دەربارەی ڕووسیا هەبوو دەربارەی کولتور و دابوونەریت هەبوو هەر بۆیە زۆر جار بەدەم قسە و گفتوگۆ و پێکەنینەوە پێکەوە دەگەڕاین و پیاسەمان دەکرد هەر بەو شێوەیە هەنگاو بە هەنگاو هەستەکان دروست بوون بەو شێوەیە لە یەکێک لە هاوینەکان دڵسۆز گەڕابووە بۆ کوردستان بۆ بەسەربردنی پشوو لەگەڵ خانەوادەکەی منیش هەر لە ڕووسیا بووم ئێمە بەردەوام بووین لە قسەکردن هەرچەندە لە پشوودا بووین من لەوە تێگەیشتم و هەستم بەوە کرد کە زۆر بیری دڵسۆز دەکەم ئەی چی دەربارەی خێزانەکەی خێزانەکەیان زۆر باشن ناوازن تۆ دەزانیت لە کوردستان ئەوەی باشە ئەوەیە ئێوە خێزانی گەورەتان هەیە هەروەها هەموو زۆر ڕووخۆشن و حەزیان لە هاوڕێیەتیە زۆر ئارەزووی کۆبوونەوەکان دەکەن پێکەوە تاوەکو کات پێکەوە بەسەربەرن وەک ئەوەی کاتتان هەبێت لە کۆتایی هەفتەکان پشوەکان یاخود تەنانەت لە ئێواران خێزانەکان لە دەرگا دەدەن و کۆ دەبنەوە پێکەوە دادەنیشن و چا دەخۆنەوە کاتێکی زۆر خۆش پێکەوە بەسەر دەبن بەداخەوە ئێمە ئەو جۆرە دابوونەری تەمان نییە لە ئێستادا زۆر بەکەمی خێزانەکان پێکەوە کۆ دەبنەوە دکتۆر ئەو تا ڕادێک ئەتوانین بڵین لەبەرەوەی کە زۆر زۆر دوور بۆ لە کەلتورەکەی ئێمە بۆ شتێکی چۆنڵی زۆر زۆر جیاواز و تایبەت بووە بەڵام حکومەوەی کە تۆ ماوەیەکیش لە ڕووسیا ژیاوی کاتا بێت ئاشنا بوو بێتی بە کەلتورەکەی ئەوان ئەمێ بزانم ئەوان کاردانەوەیان چی بوو کاتێکە بینیان کوڕێکی کورد وا خەریکە ئەوێت هاوسەرگیری لەگەڵ کچەکانە بکەن بەڵێ لە ڕاستیات وەکو خۆتان نەزانن کەلتورێکی جیاوازە تۆزێ قورسیشە وەکو من خەڵکی کوردستانم تۆزێ قورسیشە لەگەڵ کوردا زەواجکردن بەڵام کە بینیان ئێمە لە ئەوانش عایلەیەکی تقریبان بڵێن باوکی جیابوتەوە لەگەڵ دایکە بۆیە منە بواە پەیوەندی بە دایکەوە بکەم و پەیوەندی باوکشی بکەم تا ڕادەیەک بە شێوازێکی کوردەواری ڕۆشتمە ناو مۆزوعەکەەوە هەروەکو چۆنە ڕۆی لێرە داوای کچێکەکەی ئەڕۆی بۆ لای باوکی و ڕۆی بۆ لای دایکی لەوێ ئەو ئاوتەقاریدە نیە بەڵام من هەر بە شێوازی کوردەوارەکەی خۆمان
ڕۆشتە ناو مۆزوعەکەەوە ڕۆشتم بۆ لای باوکی و باوکی سەرەتا یانە ئەم باسی منی کردو بوو ڕاستی کە ماوەیەکی دوور و درێژە پێکەوە قسەمان کردووە تا ڕادەیەک منیان ناسی بوو بەڵام بۆ کورد ناسین و زۆر کەم بوو. دواتریش دایکی بە هەمان شێوە ڕۆشتمە لای ئەویش باش بوو بەڵام مشکلە لەگەڵ داپیریا بوو. داپیری ئەیوت تۆ ئەمە کەسێکی بیانیە چۆن لەگەڵ کەسێکی بیانیە تۆ توانی یانە هاوسەرگیری بکەیت و ژیان بەسەر بەریت. بەڵام دواتر کە زانی کەسێکە لەگەڵ تەبیعەتیەوە ناگونجێم و ئاو تەقالیدیشمان بۆ ڕادەیانە یعنی توانین بڵێن نزیکە کەمێک ئەتوانین بڵێن نزیکە بە جیاوازەکانیان چە؟ جیاوازەکانن وەکو یولیا باسی کرد ئەوان خانەوادەی بچووکن ئایلی بچووکن. یولیا کێتان یەکەم جار وتی خۆشمەویت؟ ئەوە پرسیارێکی باشە ڕاستیەکەی خۆی وەڵامم باتە سەیری ئەو مەکە. وابزانم دڵسۆز بوو چونکە من شەرمم دەکرد بۆ ئەوەی من قسە بکەم بەڕاستی شەرمم دەکرد. ئەو شەرمێ کرد تۆ پێم بڵە چۆن بوو یەکەم جار پێت خۆشمەوی؟ ڕاستی چەند هۆکارێکە بوون کە منیانە ئەوم خۆش بێت و بتوانم پێی بڵێم خۆشمەوێت. ئەوەش نزیک بوونی هەڵسو کەوتی ئەو بوو لە کوردواری خۆمانەوە وەکو خۆتان نزانن ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانی بڵێن بۆ نمونە خواردنەوەمان نییە لە ڕووی کۆحولیەکانەوە و ناچینە نادیۆم شتانەوە ئەمش لاما بە دوور بوو ئەمانی نەکرد ئەوە شتێکە لای ئەوان ئاساییە بەڵام ئەم ئەو شتانی نەبوو ئەمەش بۆ من جێگەی سەرسامی بوو بۆیە هەرچەنە تۆزە تاخ منیش تۆزە شەرمنم ڕاستی ناوێرمیانە بە ئافرەتشی وا زۆر بڕۆمە پێشەوە بڵێم خۆشمەی بەڵام دانم ناوڵێن چۆنها ئێستا بەخیرەتی خۆمە ڕوبەڕوو بوو یان بە تەلەفۆن ئەی بە تەبعاً نازانی چۆن بۆ من ڕۆشتم تەلەفۆنم بۆ کردوتم حەزەکەم ببینم ڕۆشتی پاینێک بازارێکەوە پێڵێن نێبا لە شاری کەتیایژان نیژنی نۆڤگرد نێبا بینیم پێم وت ئەویش سەرسام بوو یولیا دەتوانی پێناسێکی کوردەکان بکەیت؟ پێش ئەوەی دڵسۆز بناسم بەداخەوە کوردستانم نەدەناسی. بەڵێ بەداخەوە. بەڵام ئێستا دەزانم کورد زۆر هاوڕێ دۆست و خەڵکی باشن. زۆر حەزم لە کللتوری ئێوەیە. حەزم لە ستایلی ئێوەیە. پێم خۆشە ئێوە دابوونەریتی خۆتان دەپارێزن بۆ نمونە ئەم جلە کوردیانە لەبەر دەکەن چونکە ئێمە بەو شێوەیە جلی کولتوری خۆمان لەبەر ناکەین و ئەو دابوونەری تەمان نەپاراستووە. بۆ نمونە من کە هاتم ئێرە ببینم ئافرەتی کوردم بەگشتی بینی هەمویان جلی کوردیان هەیە. ئەوە زۆر جوانە. دەتوانی هەندێک وشەی کوردی بڵێیت؟ بڵێ. بەس جێلەوە بگرن واز هەموو شتێ بێنن. ئەتەوێ بە هەورانی یان سۆرانی قسە بکەم؟ سپرایزێکە یانە دوو زۆر کوردی ئەزانێ. وشە یەکەمەکانە بەڵام هەروەها هەندێک میوە دەناسم وەک brinch, potato, tomato, like all this. Also, spas. We have fasolya for sure. Yeah. And we have. هەروەها هەندێک وشەی لێکچوومان هەیە بۆ نمونە سپاس بە ڕووسی دەڵێن سپەسیبە. ئەو باشە ئەو شانشمان نزیکە دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کاتیوێ ئێستا بڕۆین یابراخێکی زۆر خۆش ئامادە بکەین ئەڵەن چی؟ ئەیزانێ؟ یابراخ مش حەزم لێ زۆرم بسیە دەستەکانت خۆش بێ. شوطان بالو اخطر ذاك كول ذاك شوطاني اخطر ذاك كول هموي بقرباني اربلا كيفيل رنگي لا
لا شارع ويوي من بيتالك دکتۆر دەستان خۆش بێ و دووبارە پیرۆزباییتان لێکەمەوە ئەمێ باسێکیەوەم بۆ بکەی ئاهەنگەکەی دوێنێتان بەلاوە چۆن بوو و ئایا لە رووسیا هیچ ئاهەنگێکی هێندە تایبەت بۆکو ئاهەنگی ئێمە ئەوەندە گرنگی پێ بدرێت لە کاتی زەماوەند گەڕاندا دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش بەڕاستی ئەوەی ئاهەنگی دوێنێ ئاهەنگێک بوو جێگەی سەرسامی من بوو یان لە کوردەواری ئەمەیکن بەڵام ئەمەیان زۆر جوانتر بوو زۆر ڕێکتر بوو زۆر شاز و بەلای منەوە ئەوە بەجێڵم بۆ بدانم ئەو چەند سەفرایزە بە ئاهەنگی کوردەواری ئەمە چونکە من پێشتر بینیمەوە بەڵام بۆ ئەو دەوانێت زیاتر سەرسامتر بێ بەڵام بۆ من لە رووسیا شتیوە هەرگیز هیچ ئاهەنگێک نەبووە ئاهەنگمان هەبوو بەڵام بەم شێوازە نەبووە وەکو خەنە بەندانی کە لێدەیکەن بۆ شێوازە جوانە بۆ دیکۆرە شازە نیانە لای ئەوان نییە یولیا پەیوەندی چۆنە لەگەڵ کللتوری کوردی و خەنەبەندان وەک ئەوەی ئەم شەو خەنەبەندان ئەتلەسنایت بەڵێ زۆر جوانە زۆر پێی سەرسام بووم هەروەها شتێکی نوێ بوو بۆ من ئێوە کللتورێکی زۆر مەزنتان هەیە ئێمە وەک ئێوە نین لە رووسیا ئێمە تەنها ئاهەنگی ئاساییمان هەیە هەندێک جار کچەکان ئاهەنگێک ساز دەکەن بە جلی ماڵەوە بەڵام ئەوەی ئێوە کللتوریە زۆر سەرسامی جلی کوردیم زۆر جوانە ئەو خشلانم پێ جوانە کە بەکاری دەهێنن پێشتر تاقیت کردبەوە ببوورە تێنەگەیشتم ئەوە یەکەم جارت بوو؟ نەخێر بێگومان ئەمە یەکەم جارە لە ئاهەنگێکی ئاوادا جلی کوردی لەبەر بکەم جلی کوردی نەخێر پێشتر جلی کوردیم لەبەر کردووە بەڵام بەم جۆرەی ئەمڕۆ نەبوو چونکە هەموو کچەکان جلی ڕەنگاوڕەنگیان لەبەر کردبوو هەروەها ئەوەی گرنگ بوو بۆ من ئەوە بوو کە کۆ ببووینەوە هەروەها خەنەیان خستە ناو دەستمەوە زۆر جوان بوو بۆنێکی زۆر خۆشی لێدەهات ئەمە یەکەم جارم بۆ بیبینم ئەمە یەکەم جارم بوو کچەکان لە چواردەورم کۆبوونەوە و کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد It's very nice, you know. We spent time very great way. اینجا زۆر خۆش ئەڵێ خەنەبەندان. Can you repeat? ئەتوانی وەکو بیڵێتەوە خەنەبەندان. هێنا NF Party. واتە لە وشەی خەنەوە هاتووە. خەنەبەندان. تاکێ. دکتۆر ئەمەوێ باسی تێکەڵێک لە نێوان ئەو دوو کللتورەیە بکەین هەم لە ڕووی کوردەواریەوە هەمیش لە ڕووی رووسیاوە چ جیازیەک هەبوو کە زۆر سەرنجی توێ ڕاکێشاوە چ شتێکی ئەوانە زۆر بەلاوە جوان بوو هەم لە ڕووی کللتوریەوە هەم لە ڕووی خواردنەکانیشیانەوە ئەو حەزی لە چ شتێکن بەڵێ ئەگەر ڕاستیتەوێ بۆ جۆری کەلتورمان هەتا بڵێ جیاوازە لە ڕووی حەفلات و شتیواوە گەر سەری بکەین ئەوان حەفلاتەکانیان زیاترە بنە ناو هۆڵێکەوە لە شوێنێکی تایبەتە حەفلاتەکانەکەن وەکو ئێمە نییە ئەوان زیاتر بۆ وەکو چۆنەڵێن برادران کۆکەنەوە ئەچنە لەوێ حەفلاتەکەن بەڵام ئەوەی ئێمە خۆشەکەی ئێمە چییە زیاتر خزمان و شتیوان بە تایبەتی بۆ ئێمەی هەورامی ئێنە ناو ئەم کەلتور و ئەم دیمەنە جوانەوە بەم شێوازە جوانە ئێمەیکەڕۆژ هەر بۆ خۆی دیکۆرەکەی ئەم منتیقەیە هەموو حەزەکەی هەڵپەرکێ بکەیت و حەزەکەی هەڵپەڕیت و زەوقێک و شەوقێکی زۆرە دەداتێ ئەمە بەلای منەوە زۆر سەرسامە یانە خۆم لە ڕابردووە هەم بوو زیاتر بەلامەوە خۆشتر بوو بۆ رووسیا ئەوەی لە ڕۆی خواردنەوە هەندێک خواردنی جیاوازیان هەیە وەکو پلیمینی ئەمە جۆرە خواردنێکە زۆر خۆشە ئەوە چۆن دروستەکرێت زانیاری هەیە لەسەری واللهی تۆزێکمەیە بەڵام ئەگە دروستێکم زۆر ناخۆشە خۆم ئاخر هەستەکەم زۆر ناڕەحەتە ئەوان جۆرە هەویرێکیانن لە هەویرەکە چاکەکەن ئەیکەنە وەکو نازان بڵێم وەکو کوبەی خۆمان وەکو کوبەی خۆمان لە ناوە گۆشتی تیەکان هەر کوبێ بەس ناوێکی تریان لێنەوە ئاخۆدە دیکۆری زۆر جوانە ئاهای لێ دەکەن و شێوازێکی جوانیە دەنێ دواتر سووری ناکەنەوە ئەوان ئەی کوڵێنن لە ناو ئاوە یولیا جیاوازی نێوان کللتوری کوردی و ڕووسی چییە لە ڕووی خواردنەکانیشەوە
Oh, you have too much. بەڵێ ئێوە خواردنی خۆشتان زۆرە من وا بزانم زۆربەیانم تاقی کردوتەوە بێگومان حەزم لە کەبابە هەروەها یاپراخ کە خواردنێکی زۆر خۆشە بێگومان بەڵێ خواردنی خۆشتان زۆرە ئێوە برنج زۆر دەخۆن کە دەتوانم بڵێم هەموو ڕۆژێک دەیخۆن هەروەها هەموو کاتێک سەوزە لەسەر سفرەکانتان هەیە سەوزەواتێکی زۆرمان هەیە بیرمەوە بیڵێم ئێوە شۆربای فاسۆلیاتان هەیە فاسۆلیا فاسۆلیا لە ئێمە نییە شۆربان نییە شلێ لەگەڵ برنجای خۆین Thank you یولیا زۆر سپاس دکتۆر ئێستا هیلاکیش نەزانم ئاهەنگێکی خۆشمان گێڕاوە و ئەوەندە هەڵپەڕین و هیلاک بووین و دوای ئەوەش یەک مەنجەڵ یاپراخی زۆر خۆشمان بەتام کردووە سەیران پێنیشان نەیاوە نەبردەوە بۆ سەیران ئەچین بۆ سەیران ئێستا سەیرانیشی پێی ئاشناکەین کاتی ئەوەیە کە بڕۆین بۆ شوێنێکی زۆر خۆش و یاپراخ خۆین با بڕۆین من يك ما شميوي صاي لا يا كالي لا يا كالي لا يا كالي أري في من ضالك شغلة شارع صوزي دين باب طالك خادو ساعتم جن بينا كاكا درسو جن بيا بينا ترى من هالخبرات عشان عشان بو يكسر دانش من اللي كتي رشت شو صارنا هاتوا إيه دلوقتي شو صارلكات ولا كاكا درسو جني هنا إيه ترى بدنا بيوزات بام خوش بو ئەوتم کاکە گیانە ڕستبەکەم پیشاندان چۆنەوە چۆنی ئەم کچە ئەم ژنە چۆن هێنا و چۆن هێنا و چۆن ڕشتی بۆ خوازێنیەوە چۆر لە ڕوو هات خۆ بە تەنیا بڕێ وەڵاوتی لە ڕێماتی ڕۆشتم بۆ لای باوکی کچە و بۆ لای دایکی کچە و بەتەوانش پێیان خۆش بوو ئەتم زۆر پێم خۆش بوو وتم دای ڕستبەت ڕۆمەکە پیشاندان پێم خۆش بوو زۆر پێم خۆش بوو ئەترسم گاڵتەم لەگەڵا بکە وتنە نەگاڵتە ناکەم بخوا ئاسەرمە شەو بوو هاتەوە ڕۆشتی بە پیرە بۆ مەتارێ نامانۆ زۆر سەرسام بوو باز ئەمە قەرەباڵق و مارەکی قەرەباڵق و ئاوا زۆر سەرسام بوو ئەتە لەگەڵ دڵسۆ زایسەر بەن قساکەن هەرگن تێگەی بات تۆزە من تێگەم ئەو تێگا و کەلیمە ساڵای خەرەشۆ ینی باشە خەرەشۆ ڕفتار زۆر جوان سادەیە زۆر سادە و خۆشە ئێستا کچەکان کوڕەکان پێیان خۆڵێن ئەم کچێکی بیانی یاخود کەنتورمان جیاوازە ئێمە ئەوە نییە کەنتورێمە جیاواز لەگەڵ ئەوانە هەر زۆر پێ خۆشە خواردن و چێژ لێنان و ئەشتان تر فێریەکەم ئێمە سەر تەباقی کڕێم وا برنج بلێنەوە ئاوا شل لێنەوە ئاوا فێریەکەم توش پێم خۆشە جاجاوەکەشی خۆشە و فێنکە وێشە سار نەبووە نیە زۆر خۆشە جەیەکی زۆر خۆشە یولیا you say about your father یولیا باسی باوکت کرد ئەو نووسەرە Yes, sometimes he writes. بەڵێ باوکم شعر دەنووسێت لە شارۆچکەکەی خۆمان بەناوبانگە بەتەوانی ماڵە خەزورانی شبێنی وێرە والله خوشکی بەنیازە کاتێکە بینی ئەم جەوە جوانە جامە تەسویرمان بۆ کردووە بۆمان ناردووە بەتایبەتی هێشتا هەولێرمان بۆ ناردوو ئێرەی نبینی و ئەگەر ئێرە ببینیەوە هەر لەوانەیە گەشتەکەی پێش بخات ئەکی دەورامان خاوەنی سروشتێکی زۆر جوانە باوکیشی هەر معجیب بووە ئەوە چەند ڕۆژە لە دوێنێەوە تەسویری بۆ نێرە هەر زۆر معجیب بوو بەم بینە با ئەوش ئێرە ببینێ بۆ یارێک جار ببن بە هاوڵاتی ئێرە یولیا کوردستان is more natural یولیا کوردستان زۆر سروشتیە هەورامان نمونەی ئەمەیە تۆ پەیوەندی چۆنە لەگەڵ کوردستان و بە تایبەت هەورامان exactly هەورامان ئۆ زۆر نازدارە ئەم سروشتەم خۆش دەوێت من بەگشتی سروشتم خۆش دەوێت ئارەزوو دەکەم بە بێدەنگی پیاسە بکەم لە سروشتا هەروەها ئەم شاخانە بۆ من زۆر سەرنج ڕاکێشن هەروەها ئەم ڕووبارە دەتوانین مەلە بکەین تایدا And this river, by the way, can we swim here? حەزت لە مەلەکردنە؟ بەڵێ ئێستا ڕقەبیتەوە باواز بێ ئەچین حەزی لە مەلە نییە حەزی لە سروشتی کوردستان نییە ئەوە دایچین تاقیکەینەوە بۆی عجیبی دووشت بووە پێشتر پستایی لێ کردم یەکیانە ئاوا بوو
ئەوە من جا هەڕەق بووم ئێوە بڕۆن لەسەر یەکسەر ئاوەکە مەلە بکەین چی مەلە بکەین دووەمیان ئەو ئەشکەوتانەی کە بینی ئەشکەوتەکان لێران ئەشکەوت هەیە لێرە هەو بۆ لەسەرترەوە هەیە یانە معجێبی ئەو ئەشکەوتانە بۆ زۆر لەوێ ئەشکەوتی نەبینی کەمتر شاخ و شت هەیە شاخ و شت ئەو شوێنەی کە ئێمە تێدا بوو زیاتر تەخت بەڕاستی لە شاری نێژکی نۆڤگۆرت لەگەڵ نزیکی مۆسکۆیە بە 6 ساعات تقریبا 300 کیلۆمەترێک لە مۆسکۆ دوورە بەس تقریبا هەمووی تەخت بوو شاخ و داخی تێدا نەبوو بۆیە ببینینی ئەم سروشتە جوانە هەمووی چاوی یولیا جیاوازی سەیرانی ڕووسی و کوردی چییە؟ باسییان دەشتی زۆر جوانی کرد سەبارەت بە سەیرانی رووسیا پیکنیکس سەیرانی ڕووسی چۆنە؟ ڕەشان پیکنیک مەبەستت لە سەیرانە لێرە؟ جیاوازیەکەیان چییە؟ لە سەرەتادا جلی بەو شێوەیە لەبەر ناکەین دووەم شت ئێمە یاپراخمان نییە ئێمەش ئاگر دەکەینەوە بەڵام ئێمە منجەڵ و شت لەگەڵ خۆمان نابین ئەوە سەیران نییە سەیرانە بەڵکو گۆشت و سەوزەوات دەکەینە تکە و بەو شێوەیە بە ئاگرەکە دەیبرژێنین بەڵام ئێوە تاوەی گەورە دێنن و قەلیە دروست دەکەن بێگومان شێوازی چێشتلێنان و سروشتیشمان جیاوازە on stick and on a fire like this directly, but you take dishes, for example, like this big pan. ئەوان هەر تکەی کەبابەکە لێ کەواتە پیاپراخە نایەن style of cooking different for sure. And من پێشتر شوێنی لەو شێوەیەم نەبینیوە لەو شوێنانەی پێشتر ئێمە لی دەژیاین شتیوام نەبینیوە before like this we don't have. لە سەیرانەکانتاندا دانس هەیە؟ Do you have a dancing? We dance with? ئێمە لێرە هەڵپەکەی کوردیمان هەیە. I know Kurdish like. بەڵێ دەزانم کورد زۆر حەزی لە هەڵپەرکێیە کاتێک ئاهەنگێک هەیە ڕاستە و خۆت دەست دەکەن بە هەڵپەرکێ. What's your favorite? خۆشترین شتی ژیانت یان با بڵێین پلانت بۆ داهاتوو چییە؟ Your plan for future? For future life for sure. بۆ داهاتوو بێگومان پلانم هەیە خێزانێکی خۆشەویست پێک بهێنم لەگەڵ هاوسەرەکەم بۆ ئایندەیەکی نزیکیش هەوڵ دەدەم زمانی کوردی فێر ببم چونکە لە ئێستادا لە زۆربەی قسەکان تێناگەم هەروەها کارێک بدۆزمەوە تێکەڵی خەڵکی ببم زیاتر بەڵام فێربوونی زمان لە هەمووی گرنگترە. Start living here normally, I mean find a work like all this thing, but with language it's most important now. You wanna learn خۆتەوێ فێری کوردیش بیت؟ Yes, for sure. زۆر باشە. دکتۆر پلانتان چییە؟ تۆ پلانی ئەو بزانم جیاوازە لەوەی ئەویان تۆش هەرتان پێک یەک پلانتان داناوە بۆ داهاتووتان. پلانەکەی ئەوە بوو کە فێری کوردیەکە بێت دەتمنە کوردەکە فێر بووم کاتە پلانەکەی من دووبارە نابێتەوە بە کوردەکە ئەزانم. ڕاستی پلانمانەوەیە کە لە کوردستانە بژین چونکە کوردستان و ڕووک خۆتان نەزانن زۆر جوانترە زۆر ناڵم جا بەڵام جوانە بەڕاستی بۆ ئێمە جوارە لە عادەتەکانیدا هەر زۆر جوانە هەر زۆر جوانە زۆر خۆشە تێکەڵ بە عایلە تێکەڵ بە هەموو شتە جوانی کوردستان بۆیە پلانمانەوەیە لە کوردستانە بژین و ژیانیش ئاسانە لێرە بەڕاستی بە بەراورد بە دەرەوە ژیان زۆر ئاسانە لەوێ زیاتر مەشغوڵی بە کارکردنەوە یانە جوانەکان کەمتر دەبینی کارێکی هەیە لێرە بتەوێت بخیتە سەر کارێک وڵی تازە هاتوویتە بەڵێ بەنیازین بەڵە تازە هاتووینەتەوە بەڵە بەنیازین ئینشاءڵڵا لە داهاتوویەکی نزیکە بکاری خۆی دەبێت دەستان خۆش بێ زۆر سوپاسانەکەم thank you very much. Thank you too much. زۆر سوپاس بۆ ماندووبوونت سوپاس بۆ هەموو هاوکاران و بێگومان سوپاسی تەلەڤیزیۆنی کوردستان 24 دەکەم. دەستەکانیەوە خۆش بێ زۆرمان دوومان کردن سپاس بۆ ئەو پرۆگرامە جوانە سپاس بۆ جەنابەت بۆ ئەو ستافە جوانە دەستەکانتان خۆش بێ سپاس بۆ کوردستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بە هیوای ژانێکی زۆر خۆش و هەمیشە پێکەوە بمێنەوە. عزیزان خۆشحاڵ بووم لەوەی کە بەرنامەیەکی تری جوانمان پێکەوە ئەنجامدا هەتاوەکو بەرنامەیەکی تر و دوو خێزان و دوو کولتوری دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.